بینەرانی هێژە چەند ڕۆژبەر لە ئێستا ئاژانسی دەنگ و باسی فرات لە هەواڵێکیدا ڕایگەیاندبوو کە لە شارۆچکەی هەڵەبجە و قەزاکانی دەوروبەری گەنجانی کورد زیاتر لە 75 گەنج بە ناوی جیهادەوە هەڵدەخەڵەتێنرێن و ڕەوانەی سووریا دەکرێن. زۆربەی ئەو گەنجانەش لە مزگەوتەکان لە لایەنێکەوە ڕێک دەخرێن و لە ڕێگەی تورکیاوە ڕەوانەی سووریا دەکرێن و دەخرێنە ڕیزی گروپە چەتەکانەوە و شەڕی کوردیان پێدەکەن. ماوەیەک بەر لە ئێستاش بنەماڵەیە و گەنجانە لە بەر نووسینگەی پەرلەمانی هەرێمی کوردستان لە شاری سلێمانی خۆپێشاندانیان ئەنجامدا بوو. تیایدا داوایان کردبوو کە حکوومەتی هەرێم ڕێگری بکە لەو کەسانەی مناڵەکانیان فریو دەدەن و دەیاننێرنە سووریا و بە کوشتیان دەدەن. بەڵێ بینەرانی هێژا لە دوای پاکردنەوەی سەرەکانی لە چەکدارە چەتەکانی سەر بە جەبهەی ئەڵنووسرا چەند چەکدارێکیان لەلایەنی یەپەگەوە دەستگیر کران کە لە ناویاندا چەند گەنجی کوردی باشووری کوردستانیش هەیە. یەک لەو گەنجانە بە ناوی محەممەد علی پاش دەستگیرکردنی دان بەوە دادەنێ کە ئەو فریو دراوە و بە ناوی شەڕ دژی بەشار ئەسەد نێراوەتە سووریا و نەیزانیوە کە شەڕی کوردیان پێ دەکەن. هەتا ناوبرا و باز لەوەش دەکا کە گروپە چەکدارەکان لە سووریا متمانەیان بە ئێمە نییە و باوەڕیشمان پێ ناکەن بەڵکو تەنها بەکارمان دێنن. بەڵێ بینەرانی هێژا با لەگەڵ یەکدا گوێ لە دەنگ و ڕەنگی محەممەد علی بگرین. محەممەد علی صادق شکو دەرێ؟ کوردستان عێراق شارە زۆر وڵا هاتم بەلا ینی برایە کوردێ ئەمانەی تر کە دیتم بەڕاستی ترسام من هەر ناڵم گەنج هەمووی دەهاتن تەلەڤیزیۆن نیشانی دەدا خەڵک چێ بۆ سووریا خەڵک چێ بۆ سووریا منیش حەزم کردبێ ئیتر کە هاتم دیتم حیج نییە و ینی نەمدەزانی چی بکەم ئەمانەی تر پەشیمان بووم. تورکیا ڕۆژێک چونکە نەنا ڕۆژە ئەستەمبۆڵ ترا دووسێ ڕۆژ تا هاتم بۆ سنوور کوڕێکم بینی نەمدەناسی ئەوە سواری ماتۆرە کردم هێنانێ ناوڕاستی شار. محەممەد علی صادق محەممەد علی صادق لە خەڵکی شارە زۆر لە سیروان و لە حەلەبجە لە حەلەبجە دانیشە کە هاتمێرە بە خودای نەمدەزانی لێرە شاری کوورد دەکرێت هەر تەنها وامزانی هەر هەمووی بەس لەگەڵ ئەسەد شار یانی هەمووی کۆمەڵە نەمزن هەنی هەمووی یەک نەم وتیان لێرە پاکەکە هەیە ئیشار دەکاتن منیش زۆرم ناسیر بوو وتم ینی بەشار دەدات لەمان ئەمان خوانە ناخوانە شەڕ دەکەم ئەمانە ئیتر پەشیمان بوو بە خودای من هەر ینی تازە چاوەگەم کردبووی و هینەکانیشم نەدەناسم بە خودای کە هاتمێرە هەر نەمزانی ینی سووریا پەکی لێ ئەو هەر نەدەزانی تا ینی ئەس بێم شەڕە کوردێ بکەم هینەکانم لە شارەزان نەبووم ینی لە کوردستان هەر ئەوەندەم دەزانی لەوێ دژی بەشار شەڕ دەکرێتەوە ینی ناوی شتی تر هیچم نەدەزانی نەمدەناسم ینی هاوکم دەدا بیان ناسم ینی ئەوان سیقیان بە من نەدەبوو هیچ قسەیان نەدەکرد منیش هەر پرسیارم دەکرد لەم ئەمودە لەکوێن ئێوە چی دەیامودە ئەمنی وەک چۆن بڵێ کە من تاقیب بکەم نەدەزانی ئەوان ڕایەکە من هەر لە بیناکە ماوە کە لە بیناکە ماوە دوایەکە ئیتر ویستم ینی بێمە خوار و بڕۆم بۆ تورکیا ئیتر کە هاتمە خوارەوە سێرەکەم ینی ئێوە منیان کرد ئیتر کە بوویەوە زاتیشم نەبوو بێمە خوار هەر کەوت ئیتر دوایەکە سێرەکەم سەوتە هات و سەوتی قسەی کوردی سەوتی کوردیا لە بیناکە ئەمانە حتا ڕۆمانیشیان هەڵای بیناکە من کێڕاندم وتم ینی منی لێ ئەمانە گویان لێ نەبوو ئیتر دوایە هاتمە خوارەوە سێرەکەم ینی لەبەردەم بیناکەی لێ بە سیارەکان نەماوە سیارەکان لێ نەماوە تر ئێوەی لێ بوو پیاوی هاو ئەوە منی گرت و ئەوای لێ کردم و سوای سیاری